خۆتان لەبێ خی گەورە نوێژ و ڕۆژوی تەواوی ڕۆژەکانی مانگی ڕەمەزانی لێ قبول کردبێتی. وا ڕەمەزان کۆتاییەت و ئامادەکاریەکان بۆ جەژنی پیرۆزی ڕەمەزان دەستی پێکردووە. هاوڵاتیان ئەیانەوێت گیان لە ڕۆژەکانی دیکە ئەگەر ماندوو بێتن ئەگەر ژیان قورس بوو بێت بەڵام لەو ڕۆتینەی ژیان بە دوور بکەونەوە و لە بۆنەی جەژندا باوەشێکی ئارامی بە یەکدیدا بکەن ژیان دۆستی بکەن. منەم ڕۆچمە لای چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگا بزانین لای منداڵێک خۆشی جژن چییە؟ ئەی لای گەنجێک لای هوەرمەندێک لای پیرێک هەمومانە چیەگەێنێ؟ ئایا ئێمە توانین سەرباری ناخۆشیەکانی ژیان و سەرباری سەختیەکان دروستکاییەک بۆ خۆشی بدۆزینەوە؟ ئایا چێژبینین هەیە لە ناو خێزانەکاندا ئامادەکاریەکان بۆ جەژن؟ هەموو ئەمانە مانایەوە نییە کە ئامانەوێ ژیان دۆست بین لەگەڵمان بن. جژن لای مناڵێک کڕینی جلوبەرگی نوێیە یان وەرگرتنی شیرینیە. ئەوە خۆشی جژن و ژیان دۆستی. من هاتمە لای ئەم کچە جوانە ئەم منداڵە کە تەمەنی 8 جژنە. زانین خۆشی لای ئەو چییە؟ جژن لای ئەو چییە؟ چۆنی؟ ئەڵا باشی ناو چییە؟ ناو سینایە. خوا باش بی سینە چیتە کرد لەگەڵ دایک تا گەڕایی لە بازار؟ بۆ جلکردن ئەکڕی جژنێکی خۆش لەگەڵ هاوڕێکانما بەسەرە بین دەکەن جژنەکەشمانە تایبەتە دەکەن زۆریش جژنەکەمان خۆشە و چ شتێکی جژن زۆر خۆشە بەلای تۆ؟ کۆکردنەوە زۆر کۆکردنەوە؟ باوە شیرینی ئەی جژنانە پێنێ؟ کێ جژنانە و زۆرەیەتێ؟ مامەکانم پورەکانم دایکیشم. دایکیشە باشە. بێژگەل لە جژنانە و شیرینی و ئەوانە ئەی جل کڕیم خۆشە بەلای تۆوە؟ باڵە. ئەمڕۆ هەستە کرد چی بکڕی زۆر دڵە خۆشە بۆی جژن لەبەرەکەی؟ حتممە کرد ئازی بکڕم ئەزی سپی. چەند جوانە. باشە سینە حەزەکی زوو جژن بێیان جژن چۆنە خۆشە بەلای تۆوە؟ باڵە. هاوڕەکانی مەکتەبیان لەگەڵ تایان هاوڕێی کەو هەیە؟ هاوڕی کەم هەیە لە کۆڵانەکەمانە. ناویان چی؟ نانیان هەناردرێ هەناسا ئەوانەمان هەیە. باشە سینە پێم بڵێ لە جژنا چ شتێکەکەی چی زۆر خۆشە لای تۆ لە جژنا؟ لە جژنا زۆر خۆشە و کاتێککە خۆش بەسەر ئەبەم جاکان ئەگەڕێ بۆ خەڵێ ئەوە زۆر ئەم خەڵکانە زۆر خۆشن کە جەژنانە لەگەڵیانە بگەڕین جا زۆریش خۆشە کە لێیان عاجز نەبین بۆیە جەژن لەگەڵمانە بگەڕێن. دایکە چی بووەکە لە جژنا؟ لە جژنا شانتۆڵم بۆکە بەس من ڕقم لێتی حەزم لێ نییە. حەزە لە چییە؟ حەزم لە عەزیز پێ چکە تاجەکەشم سپیە. ئەی باشە کەواتە پێی بڵێم جژنە بە عەزیز پێ بووکە پێڵێ؟ بۆچی عەزیز پێکە بۆ ناکە؟ بۆم ناکە. لەوانەیە خەمی بە پیس بێت یان تو زۆر جوانی بە عەزیز پێوە نییە؟ دێ باشە. سینا بە یەک وەستێرێکی بکەین بزانین عەزیز پێ لێیە؟ باڵە. هەرچەندە گلەیمان هەبێ لە ژیان هەرچەندە بێزار بین یاخود دۆخی خراپ هەبێ بەڵام هێشتا ناتوانین لە خۆمان خۆش بین کە بوونە و جژنەکان یاد نەکەینەوە. ئەمەش بۆ خۆی بەشێکە لەو ژیان دۆستی لە ناخی هەرێکێکمان داماوە. منم جاراچمە لای گەنجێک بزانم ژیان جژنکردن ژیان دۆستی لای ئەو چییە؟ بزانین یادکردەوەی ئەو بۆنانە لای ئەوان چییە؟ لەگەڵ ما بن. خاتون تۆکو گەنجێک ژیان لای تو چییە؟ زۆر شت هەبوونی دایکم و باوکم بۆ من هەموو شتێکە ئەوە هەوسەرەکەم پاڵپشتی ئەوان بۆ من زۆر شتە لە دنیا یعنی دڵخۆشترین شت بۆ من
کە ئایلەکەم لەگەڵما بێ هەموو شتێکە. باشە ئێمە زۆر جار لەوانەیە بێزاربین لە ڕۆتینیشیان بەڵام کە نزیکی جێژ نەبێتەوە ئامادەکاریەکەی طبعاً تو ئامادەکاری چی کردو؟ جاچیم نەکردووە خۆم حەزر کردووە و ماڵم حەزر کردووە پلانم داناوە لە ڕۆژانی جێژن چی بکەم چکە کاتەکانێکە بە بۆنەی ئیشەوە زۆر سەرقاڵە بین کاتە سێ ڕۆژی جێژن ئەو کاتانە پلانم داناوە زۆر شت بکەم. باشە ئەم پلاندانانە بۆ جێژن چیە گەێنە لە لای تۆ؟ خۆشترین شتی ژیان هەستی ژیان بە من ئەبەخشێ لەبەر ئەوەی ئەو سێ ڕۆژە ئەچمە لای هاوڕەکانم خێزانەکەم ئەبینم لەگەڵ ئەوان کۆ ئەبمەوانێ زۆر شتە بۆ من. لەگەڵەوەی ئەم شتانە هەیە پێشتری وایە لە پێش جێژنیش تۆ ئەم کۆبوونەوانت هەیە دانیشتنە هەیە لەگەڵ خێزانەکان کەواتە جیاوازیەکەی چییە لە کاتی جێژنەوە لە کاتەکانی ترە ئەمە وا چ گۆڕانکاریە بکا لە ژیانی ئێوەیە؟ جیاوازێکی بەس ئەوەنەیە کە لە جێژنا هەمومان خۆمان حازر کردووە هەمومان پێکەوە پلانی چوونە دەرەوەمان داناوە هەمومان پێکەوە کۆ ئەبینەوانێ سەردانی خزمەکان ئەەکەین ئەوانیان بۆ لامان بەڵام شتی تایبەتریش هەیە کە دیوێکی جوان ئەیە بە ژیانمان وەکۆ هەمووی پێکەوە کۆ ئەبینەوە یەک ئەبینین داوایگردن ئازایی لێکەکەین ئەگەر لەو کاتای پێش جەژن دڵی یەکمان ئێشان دەبێت ئێستا داوایگردن ئازایی لێکەکەین دڵی یەک ئاشتەکەینەوانێ سەردانی خزمان ئەەکەین هاوڕێیان شتێکی باشە. چی بۆ کەساناڵێ کە لەوانێ ئینتیمان نەبێ بۆ شتێکی دیاریکرا بۆ خێزان بۆ جژن بۆ ژیان بەگشتی وە بۆ نیشتیمان لەوانەیە گەنجی ئەمە بەر شێوازێک لە شێوازەکان ئینتیمان نەبێ بۆ شتێکی تایبەت تووشیان پێڵێ؟ ژیانکردن دەرفەتە لەبەر ئەوەی هەمومان ئەمرین تەمەنی مناڵی گەورە ئەبین یعنی ئەگەینە پیری ئەو ژیانی کە ئەو دەرفەتی کە هەمانە لەم ژیانەیە پێویستە زۆر بە جوانی بەڕێکوپێکی بیبینە سەر لەبەر ئەوەی ناتوانین ئێستا من ناتوانم تەمەنی خۆم بگەرمەوە بۆ مناڵتر و ناتوانم تەمەنی خۆم گەورەتر بکەم هەتا خۆم گەورە ئەبم پیرێک بێنە ناتوانێت تەمەنی خۆی بگەڕێتەوە بۆ ئاستی من یا مناڵتر بۆ ئەو تەمەنەی کە هەمانە پێویستەگات زۆر بەخۆشی و زۆر بە جوانی بیبینە سەر بۆی کە گەورەتر بووین ئاوات بۆ ئەم تەمەنە نەخوازین لەم تەمەنە ئاوات بۆ مناڵتی نەخوازین ئێستا هەچی حەزمان لێ بوو دڵمانویستی بیکەین زۆر خۆشترە وەک لەوەی لە پیریە ئاواتی بۆ بخوازین. ژیان دۆستی یان ئامادەکاری بۆ بەشێک لە بۆنەکانی ژیان لای هونەرمەندانە بێت چۆن بێ ئەبێ وان بە چ دیدێک بیبینن ئەوان ژیان دۆستی چۆن بکەن ئێستا پرسیار لە یەکێک لە هونەرمەندەکانەکەم کاک هەڵگورد سڵاو لە بەچۆنی زۆر سپاس کاک هەڵگورد منداڵێکمان دوان بە کۆکردنەوەی شیرینی دڵی خۆشە بوو جەژن لای ئەو بوو ئامادەکاری ئەوە بوو گەنجێک بە هەمان شێوە هونەرمەندێک گەڵە چی؟ قسەکردن لەسەر دڵخۆشی ئینسانەکان لە ژیانە لە هەر بەشێک و لە هەر چەند کێشیە پەیوەستە بە زۆر شتەوە ئەگەر تۆ پۆلێنیکەی سروشتی ئینسانەکان وا دروست بووە ئەم هەموو مرۆڤە لەسەر زەمینە توانین بڵێن 7 ملیار و قسوور لەسەر زەمینە هەر یەکە و بە جۆرێک سروشتێکی تایبەتی خۆی هەیە ئەم سروشتەوای لێ کردووای کردووە کە جۆرەکانی جۆری حەزەکان لای مرۆڤەکان لێشێکە و بۆ کەس لێشێکە جیاوازتر بێ ڕەنگە ئەو مناڵی کە جەنابەت باسیەکەی دڵی بەوە خۆش بێ کە چکلێتێک بدرێتە دەست یاخود پارچەیەک جل لە جەژنا بۆیە کڕێت تا بەیانی خەوی لێ ناکرێت بەدیار ئەم دلەوە دانیشە بۆی بەین لە بەریکە ئەمە خۆی پەیوەندی بە مەسەلەی ژیان دۆستیەوەیە پەیوەندی بەوە هەیە کە مناڵێک لە ناو کۆمەڵگەیەکی مەرگ دۆستە مناڵێک لە ناو ئەم هەموو جەنگەڵستانەیە کە یەت لە لەحزەیەکە تۆ دڵخۆشێکی یا خۆی دڵخۆشە بێ بۆی کە جەژنێک هەیە مەراسیمێک هەیە بۆنەیەک هەیە ئەم بۆنەیە دڵی ئەم کەسە خۆشەکە ئەم مناڵە خۆشەکە ڕەنگە هەر مناڵیش نەبێت ڕەنگە گەورەکان ئێستا خەڵکە ناسم لەم شارەیە هەر بە تامەزرۆ و
بەو چێژەی مناڵی چۆن هێناوێتی جژنی کردووە هەر ئابوو شێوازەش ئێستا ڕەنگە شەوی جژن تا بەیانی نەخەوێ بە دیار جلە تازەکانی ئەودانیشێ بە دیارنانی بەیانی ئەودانی کەواتە ئێستا ئێوە ئەتوانەوە خۆشیە بۆ نمونە لەوەیە ببینەوە یان لە چیای بینیتەوە چ ئامادەکاریەکە کردووە ئەمە واتەیەکە کە لە ڕۆتینی ژیاندا بڕێ هەموو ڕۆژێ منانە خۆین بەیەکەوە کۆ بینەوە بەڵام جیاوازیەکەی چییە وای لە تۆ نەکردووە بگەڕی بە دوای ئەو چێژەی کە بە مناڵی جلەکانە لە ژێر سەردانە سیرکە بەشێکی پەیوەندی بە نۆستالۆژیای ئینسانەکانەوە هەیە من لە مناڵیمەوە لە خێزانی ئێمەیە لە هەموو خێزانی کۆمەڵگەی کوردەواریە هەروە هاتووە کە ڕەمەزانان ئێواران دانیشتنی دەستە جەمعیە و من ئێستش هەموو ئێوارێک بەر لە ڕەمەزان زۆر لە ئێوارەکانی کە لە ماڵەوە بەتەنیانان مەخوارد بەڵام لەوەتەی ڕەمەزانە لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە من هەموو ئێوارێک بە ڕۆژ نابم خۆم بەڵام هەموو ئێوارێک وەک نەریتێک حەزم کردووە لەگەڵ خێزانەکەما بە دەستە جەمعی دانیشین سفرەکە بڕازێنینەوە جۆرێک لە هینە جۆرێک لە ئەبدەیتی ڕۆحیە تەنفیزێکی ڕۆحی بۆ ئینسانەکانە هەستەکەی ئەم مەراسیمە ئەم بۆنەیە بەشێک لە ڕۆحی ئاسوودا ئاکات بەشێک لە ڕۆحی ئاسوودا ئاکات ئەوەیە عیلاقەی بەسەر ئەوە هەیە تۆزێک لێکترازانی شیرازەی کۆمەڵایەتیش دروست بووە ئەمەش دیسانەوە جۆرێک لەو ئەبدەیتەیە جۆرێک لە کۆکردنەوەی خێزانەکان دروستەکات بەڕێی من شتێکی باش ینی حاڵەتێکە ڕەنگە گەر ئینسانەکان ئەوانەی کە باوەڕیشان بە مەسەلەی دین و بە مەسەلەی جەژن و مناسباتی دینی نییە ڕەنگە لەناوەوە هەرچێژی لێ لەو کۆبوونەوەی ڕاستە باشە کڕینی چەرز کڕینی شیرینی جلپۆشینی تازە ماڵگۆڕین هەر لە ئینجانێکەوە هەتا ئەوانەی دیکە هەموو ئەمانە چ کاریگەریەکی هەیە لەسەر ژیان هەموو گۆڕانکاریەک لە ژیانە بۆ ئینسانەکان دایم لە ئەبدەیت بوونەوەی هەیە ینی تۆ سیرکە کەسێک کە سەفەرەکات لە سەفەرێکە هەفتەیەکی پێچێتە وڵاتێکی دراوسێ ینی کاگەڕێتەوە جۆرێکی ترە لای ئینسانەکانی هەستەکات تا هەموو چێژێکی باشتری هەیە بۆ ژیانانی بە جۆرێکی تر ژیانە گوزارێنێ لە گۆڕانکاری لەناو ماڵە لە نەدز و بەرگا لە هەموو شتێکە لە تەنانەت لە ڕوخسار و لە سیمای ئینسانەکانیشە جۆرێکی تر ئەو هینا بەخشە بە ئینسان بۆیە تۆگەر بەردەوام لەسەر نەمەتێک بەردەوامی جۆرێک لەو هینە دروزەوێت جۆرێک لەو حاڵەتە دروزە بێکی تر هەموو شتێکە لە بێقیمە دەبێت هەموو شتێکە لە هین نابێ ینی چێژ لە شتەکانی چواردەورە کەواتە پێویستە یادکردنەوەی بۆنانە بۆی کە ئێمە ژیان دۆست بین زۆریش پێویستە زۆر سپاس خۆشحاڵ بووین سپاس بۆیەوە زۆر سپاس هیوادارم جەژنێکی خۆش بڕێنێت ئینشاڵڵا ئینشاڵڵا بۆیەوەش زۆر سپاس جێژی خۆی شتێکە دانراوە لە کۆنەوە وا هاتووە باو باپیرانیان پێ هەڵساون خاسن ئەگەر عاجزبوونێکی لە بینی دوو عائیلا لە بینی دوو ماڵی دراوسیا هەبوو بێ لە بینی دوو برا بدەرا هەبوو بێ بۆ جێژن وایان داناوە یعنی ڕۆژی ئاشتیە یەکتی یاسی بۆلا یەکی ماسی کردووە گەرمی ئازا کردووە بۆی کەوا من هەڵم تۆ هەڵان بەبا مەویست نەبینی بێزار مەبرە ژیان تا بۆ وایە بوانێنە و نعبادی شەبی وەڵا وام نەکردی ئەوان نەکرا چییە خوا دەدایناوە بێ ئەو بکەیتەوە بارانە باری مرۆبارێت تۆ پێ خۆشەوە پێ ناخۆشیە بە ئۆتیا بارێت ئەم دەقەیە خەسڵەتی مرۆڤەکان وایە هەرچەندە ژیان ڕۆتینی تیابێت یاخود بە بارودۆخی سەختاتیە پەڕین بەڵام هێشتا بەردەوامین لە گەڕان بە دوای خۆشیەکاندا هێشتا ئەمانەوێ ژیان بکەین ئەمەش بەشێکە لە ژیان دۆستی ئامادەکاریەکان بۆ جژن بۆ بۆنەیەک وامان لێ کات کە لەو ڕۆتین و لەو ناخۆشیانە دوورکەوینەوە بۆ ئەمڕۆ بینیمان خۆشی لای منداڵێک لای چین و توێژەکانی کۆمەڵگا هەمووی ئەوەیە کە ژیان بکەن ژیان دۆستی بکەن ئەمە دوا بەرنامەی ژیان دۆستی بوو کە پێشکەشی ئێوە بکرد چەندین نمونەی جوان و ژیان دۆستیمان لەناو کۆمەڵگەی کوردەواریدا بینی بۆ هیوام کە ئێوەش ڕۆژانی جژن و دواتریش بەخۆشی مەڕەن کرد ئەوەی ماوەتەوەیە کە باوەشێکی تونند و گردن ئازایی لە هەموو هاوڕێ و هاودۆستەکانتان بکەن بە ناردنی نامەیەکی کۆپیکراوی ناو مۆبایلەکەت تێمەپەڕێنە چونکە ژیان دەرفەتێکە بۆ هیوام هەمیشە لە خۆشیان بمێنن ماڵەوە.